سبەی کاتژمێر 4 ئێوارە پەرلەمانی عێراق بۆ متمانەدان بە کابینەکەی عەلی زەیدی واتە بەشێک لە کابینەکەی کۆ دەبێتەوە. لەسەرم پرسا گفتوگوی زیاتر دەکەم بەڕێز ئەبوو توراب تەمیمی پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی بەدر لە بەغدا و میوانی ئەمەیە. بەڕێز تەمیمی زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 وەکو چوارچێوەی هەماهەنگی ئامادەن سبەی دەنگ بە بەشێک یاخود نیوەی کابینە وزاریەکەی عەلی زەیدی بدەن؟ سڵاوی خواتان لێبێ، سڵاوێکی گەرم بۆ هەموو کارمەندان و بینەرانی کوردستان 24 و گەلی عێراق. بەڵێ سبەی پشتیوان بە خودا کاتێک دانیشتنەکە بەڕێوە دەچێ، دەنگدانیش بەڕێوە دەچێ و متمانە بە حکومەتەکە دەدرێت، بەڵام دەکرێت گۆڕانکاری شەبێ و هەموو شتێک زۆر باشە. لەو 12 وەزارەتەی کە بەر چوارچێوەی هەماهەنگی دەکەوێت چۆن دابەشتان کردووە بە شیعە؟ بەڵێ ئێمە ڕژدین کە سبەی دەنگدانەکە بەڕێوە بچێ. بەڵێ واتە سێ وەزارەت بۆ ئاوادانکردنەوە و گەشە پێدان دەبێ، بۆ بەدر 2 وەزارەتە دەوڵەتی یاسا، 3 وەزارەت وەردەگرێت، حکمە لاوانەیە وەزارەتێک یان 2 وەزارەتی بەرکەوێت. ئەمە لە چوارچێوەی هەمانگی بەم شێوە دابەشکراوە. وەزارەتی دیکەش دەبێت بۆ ئیفشڕی عێراق و تەسمیم. ئەم وەزارەتانە سبەی دەنگدانیان لەسەر دەکرێت و متمانیان پێ دەدرێت. باشە، هیچ وەزارەتێک هەیە ئێستا لە نێو چوارچێوەی هەماهەنگی یەکلایی نەبوو بێتەوە لەناو ئەو دابەشکاریە؟ بەڵێ وەزارەتێ لە ڕووی کاندیدەکانەوەیە، نەک کێشەکانی دیکە. تا دوێنێ کێشە هەبوو، ئەم ڕۆژ هەندێک کێشەی دیکە هەیە، بەڵام کێشەکان پەیوەستم بە وەزیرەکان. بۆ نمونە حزبێک بە جۆرێک کاندیدی کردووە و تێڕوانینێکی جیاوازی هەیە لەگەڵ حزبێکی دیکە، بۆیە هیواخوازین هەموو حزبە بەڕێزەکانمان لە چوارچێوەی هەمانگی بێ، حزبە کوردیەکان، سونیەکان و شیعیەکان یارمەتی دەربن بۆ سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو لە پێکهێنانی کابینەکەی. وەزیرەکان وەزیری باش هەڵبژێرێت، خاوەن کارامە بن، دەستپاک بن، پیشەیی بن تا حکوومەتەکە سەر بکەوێت. زۆر باشە. ڕێکخراوی بەدرکە بەڕێز هادی عامری سەرۆکایەتی دەکات، گوتت کە 2 وەزارەتمان بەردەکەوێت. کام وەزارەتانن و کاندیدتان ئامادەیە؟ دوو وەزارەت، وەزارەتی گواستنەوەیە و وەزارەتەکەی دیکەش سەرچاوەکانی ئەوە. بۆ نەگۆڕاوە هەمان ئەو دابشکاریەی پێشووە، ینی لە کابینەی پێشوو کێشەکە لە چیە ناگۆڕێ؟ دوو وەزارەتە، دوو وەزارەت و بۆ هەرێک لە وەزارەتانە 3 کەسایەتی کاندید کراون. بۆ هەرێک لە وەزارەتەکان بابەتەکە ماوەتەوە بۆ سەرۆکوەزیرانی ڕاستپێدرا و یەکێک لە کاندیدەکان هەڵبژێرێت. بۆچی ئەو دابشکاریە وەک خۆی ماوەتەوە و نەگۆڕاوە، چ لە ناو سونە چ لە ناو شیعە بە هەمان شێوە؟ کێشە چییە؟ محاسەسەیە؟ پشک پشکێنەیە؟ بەڕێزم پشکێنە لە هەموو وڵاتانی زیان هەیە، بەڵام ئێمە پشکێنەیەکمان دەوێت خزمەت بە وڵات بکە. پشکێنەیەک نمونەیەکی باش بێنێتە پێش. ئەمڕۆک ئەوەی لە چوارچێوەی هەمانگی چەندین وەزارەتی برایانی سونەش وەزارەتیان هەیە و بۆ خۆیان هێشتوێتەوە، بۆ برایە کوردەکانیش بە هەمان شێوە، بۆ کوردیش وەزارەتەکانیان بە خۆیان هێشتوێتەوە و بۆ خۆی دەمێنێتەوە. بە هەمان دابەشکاریە بۆ نمونەی بۆ یەکێتی و بۆ پارتی دیموکراتی کوردستان هەما وەزارەتەکانیان بۆ دەمێنێتەوە. ئێمە وەک حزبێنی شەر ئەوەیە کە ینی چ کورد چ سونە ینی خوازیاری وەزارەتی ناوخۆ دەکرێتەوە. بۆچی گۆڕانکاری ناکەن؟ بۆچی ئاڵوگۆڕ ناکەن؟ وزارة الداخلية لكنه من شفنا
بەشێک لە هاوپەیمانەکان خۆیان داوایان کردووە لەسەر ئاستی چوارچێوەی هەمانگی هاوپەیمانی هەبوون حزب هەبوون خوازیاری گۆڕانکاری بوون بەشێک لە وەزارەتەکانی وەک دارایی بۆ برایە سونەکان بێ بۆ برایانمان لە کورد بێ وەک وەزارەتی پلاندانان وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پیشەسازی بەڵام بە گوێرەی زانیاریەکانم بەشێک لایەنەکان دژی وەستانەوە لەوانەیە بیرڕایەک هات بێتە پێش وەزارەتەکان وەک خۆی بمێنێتەوە تا کێشەیەکی نوێ و ناکۆکی نوێ دروست نەبێت لە نێوان هاوپەیمانەکان کە یان هەیە چ لە چوارچێوەی هەماهەنگی بێ یاخود لە هاوپەیمانی ماڵی سونی و ئەنجومەنی سیاسی یاخود هاوپەیمانی حزبەکانی کوردستان کورد داواکاری خۆی هەیە سونە بە هەمان شێوە ئێوە وەکو شیعە چ داواکاریەکتان لە نێو کارنامەی کابینەی بەڕێز عەلی زەیدی جێگیر کردووە وەکو چوارچێوەی هەماهەنگی پێم بڵێ ئێمە حزبەکانمان کاندیدیان دەستنیشان کردووە و هیواخوازین بەڕێز زەیدی باشترینی هەڵبژێرێت بە تێڕوانی خۆی چونکە ئەوانە هاو بەشن لە ئەنجومەنی وەزیران هەروەک دەزانن سەرۆک وەزیران ڕاست پێدراوە بۆ بەڕێوەبردننی ئەنجومەنی وەزیران و بەڕێوەی دەبات بۆیە ئاساییە و خۆی کابینە حکوومەتیەکە لە ئەستۆ دەگرێت و بۆیە داوای لێکراوە وەزیرە باشەکان هەڵبژێرێ بەشێک لە هاوپەیمانیەکان نمونەیەکی باشیان کاندید نەکردووە و خۆی خوازیاری بوو چاوی لێبوو لە ڕووی کاندیدەکان بۆ وەزیرەکان هیواخوازین ئەو کاندیدانە قبول نەکات تا لە ڕۆژانی یاخود لە سبەی لە پەرلەمان دووچاری لێپرسینەوە بێت وەک دەزانن دۆخەکە هەستیارە گۆڕانکاری و پێشهاتی خێرا هەیە لە ناوچەکەدا بەتایبەت بەهۆی جەنگی ئەمریکا و ئێرانەوە ئایا کابینەی نوێی حکوومەتی عێراق دەتوانێت بەسەر ئاڵنگاریەکان دازاڵ بێت؟ يعني قلت لك أنا بالنسبة لي هەروەک گوتم من خۆم هي الجلسة غدا إذا ئەو دانیشتنی کە سبەی بەڕێوە دەچێت گەر سبەی گەیشتین بە پەرلەمان و نیسابی یاسایی هەبوو من دەتوانم بڵێم دانیشتنەکە بەڕێوە چۆ کۆتایی هاتووە ڕاستە نووسراوی فەرمی دەرکراوە باش لە کاتی دانیشتنەکە و دەنگدانەکە داکات بۆ سەر کابینەی حکوومەت بە تەواوی دەنگدانەکە لەسەری بەڕێوە ناچێت بەڵکو بەشێکی زۆری حکوومەت متمانە پێدرێ کە دەنگدان دەستی پێکرد ئێمە ئەو کاتە دەست بەجێ دەڵێن تەواو حکوومەت پێکات بە چونکە گۆڕانکاریەکان بەخولەک لە وڵاتە و چەندین وردەکاریش هەیە نامانەوێت باسی بکەین قسەکان درێژ دەبنەوە. زۆر باشە. عێراق ئەزمونێکی دیکەی لەم شێوەیە هەبووە کە پێشتر دەنگ بە نیوەی کابینە دراوە دواتر کێشە بۆ نیوەکەی دیکە دروست بووە ئێستاکە سبەی دەنگ بە نیوەی کابینەکە دەدرێت ئایا دواتر کێشە بۆ ئەوەی دیکە دروست ناکرێت کە دەنگی پێنەدراوە یاخود متمانی پێنەدراوە؟ نعم غدا راح أكثر من النصف ممكن سبەی زیاتر لە نیوە دەنگی پێدەدرێت لە وەزارەتەکان ئەو نیوەی تر کەماوە دەکەوێتە دوای چەند ڕۆژێک ئەو کاتە دەنگدانی لەسەر بەڕێوە دەچێ و لەگەڵ کوتلەکان هاوپەیمانیەکان تاوتوێ لەگەڵ سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو دەکەن ئێمە پشتیوانی لەو سەرۆکوەزیران ڕاستپێدراوە دەکەین لە ئەرکی خۆی سەرکەوتوو بێ خۆمان بەو وەزارەتانە نەبەستوەتەوە ڕژ نەبووینە لە سەری کە پێشتر هەمان بوو ئەمەش لە پێناوەوەی سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو چەند هەنگاوێک بچێتە پێش لە سەرکەوتنی و سەرخستنی کابینە وزاریەکە. زۆر باشە. عێراق دەتوانێت لە نێوان ئێران و ئەمریکا هەوبەشێکی ڕاستەقینەی هەردووکیان بێ لە یەک کاتدا ینی ئەکرێت ینی دۆستی یەکدی بن بەڵام دەکرێت لە یەک کاتە هەم هاوبەشی ڕاستەقینەی ئەمریکا و ئێرانیش بێ کە ئەو دوو وڵاتە زۆر دژیەکن؟ يعني تعتمد على انه ئەمە دەگەڕێتەوە سەرەوەی سەرۆک وەزیران لە بەڕێوەبردننی ئەم دۆسیە چۆن مامەڵە دەکات دەگەڕێتەوە سەر هێزەکەی و پەیوەندیەکەی و پەیوەندیەکەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکیەکان
یاخود زۆری پەیوەندیەکان چۆنە ئێمە بە تەواوی نازانین چونکە تەنیا بینیمانە لێدوان هەبووە بۆ پاڵپشتیکردن لە عەلی زەیدی و حکوومەتەکەی بەڵام ئەوەی لە واقعدا پێویستەوەیە هەموو وڵاتانی ناوچەکە و بێ هیچ دیاکاریەکە وڵاتانی ناوچەکە و جیهانیش یارمەتی عێراق و سەرۆکوەزیرانی ڕاستپێردراو بدەن لە سەرخستنی ئەرکەکەی و لە پێکەنانی حکوومەتێکی بەهێز بۆی ببینە دەوڵەتێکی بەهێز چونکە ماقڵ نییە لە جەنگی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بینیمان عێراق چەندین ئاڵنگاری توش بوو چەندین پێشێلکاری کرایە سەر ئاسمان و خاکەکەی ئەمەش شتێکە قبولکراو نیە وڵاتێک نییە بەم شێوەیە پێشێلکرابێ وەک ئەوەی عێراق بەسەریات لە جەنگەدا وە سوپاس بۆ خوددا سەرۆکوەزیرانی پێش و ویلایەتەکەی کۆتایی هات خۆی لە عێراقی دوورخست لەو جەنگە کەسێکە ئێمە زۆر سوپاسی دەکەین پێزانینمان بۆ بەڕێز سودانی هەیە ڕۆڵێکی گەورەی هەبوو لەگەڵ زانینی ئەوەش ئەو کەسێک نەبووە پەیوەندی نێودەوڵەتی بەهێزی هەبوو بێت ئەو کەسێک لە ناخۆی عێراق بوو پەیوەندی بەهێزی لەگەڵ بەشێک وڵاتان نەبوو بەڵام لەو ماوەی ئەم دوایانەدا توانی عێراق دوور بخاتە لەو جەنگە ڕاستە زیانی ئابووری هەبوو هەندێک هێرش کرایە سەر عێراق وردەکاری دیکەش هەبوو بەڵام سوپاس بە سەلامەتی تێپەڕی و سوپاسی هێزانیەکان حەشدی شعبی دەکەین سوپاس دەکەم بە کورتی وەڵامم بیتەوە ئەمە دەستکەوتێکی گەورە بووە چەکدارەکان کە داواکاریەکی لە مێژینەی ئەمریکایە کە نابێت بەشداری لە حکوومەت بکەن لە عێراق ئەگەر ئەمە ڕوویدا مەترسیەکان چییە بێ لە سەر عێراق؟ يعني ما ظهر أي شيء هسه من ئێستا هیچ شتێک دەرنەکەوتووە لەو گروپە چەنددارانە کە ئەوان لە دەرەوەی پێکهێنانی حکوومەتن ڕاستیدا هیچ ئاماژەیەک نییە ئەوان لە نێو حکوومەت من هیچ شتێکی فەرمیمان نەبینیوە لەسەرەوەی دژی بەشداریکردنی ئەوانە بوەستنەوە لە حکوومەت بەشدار من ئێمە هیچ ناڕەزایەتیەکمان نەبینیوە دژی بەشداریکردنی ئەمانە و یاخود کێشە بۆ سەرۆکوەزیرانی ڕاستپێردراو لە دروستکردنی زۆر سپاس دەکەم بەڕێز ئەبوو توراب تەمیمی پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی بەدر لە بەغداوە لەگەڵمان بووی دەستخۆش.